ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی دیالۆگ، زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تریش لە خزمەتتان نام لە بەرنمەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، بابەتی بەرنامەی ئەوڕۆ دیالۆگمان لەسەر تەوەڕمە کە بە کوردی پێڵەن هەڵاواسان. ئەم مەسەلەی تەوەڕمە ئێستا خەریکە ئەبێ بە کێشەیەکی زۆر زۆر گەورە لە ئاسی نێودەوڵەتی و هەروەها لە ئاسی ئێرانیشدا. ئێمە هەوڵ دەدەین چۆنیەتی دەستپێکی تەوەڕم چۆن دروست ئەبێت، چۆن ئەکرێ تەوەڕم کەم بکرێتەوە، ئایا دەوڵەتەکان چەندێک تاسیریان هەیە یا بانکەکان چەندێک تاسیریان هەیە لە کەمکردنەوەی تەوەڕمدا، تەوەڕم لە ژیانی تاکە کەس و لە ژیانی خەڵکدا چ تاسیراتێکی ئەبێت. ئەمە و چەند پرسیارێکی تر ئاراستەی میوانی ئەم بەرنامەمان دکتۆر ماتەسەمی تاتایی، مامۆستای زانکۆ و دکتۆرای ئابووری کە لە بەرنامەی ئەمڕۆماندایە پێشکەش بێەوە عزیزەکەین. دکتۆر مەتەسەم گیان بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر زۆر سپاس، سڵاو ڕێز بۆ بینەرانی ئەم بەرنامە. کاک مەتەسەم، مەسەلەی تەوەڕم مەسەلەیەکی زۆر زۆر ئێستا گرنگە و بەشێکی زۆر لە اقتصاددانان و ئەوانەی وا مەسایلی ئابووری خەریکن تاوتوێیەکەن زۆر بایەخی پێدەن و ئێمە تقریبا دوای تا ئەندازێ هاتنە خوارەوەی کۆڕۆنا ئێستا کە دەستی پێکردێتەوە، ینی خەریکە تا ئەندازێ شەدیدترە بێتەوە، بەڵام کە وەزیەتەکە ئاسایی بووەوە تەوەڕم لە بڕێک لە وڵاتانی دنیا بە تایبەت لە هێزەکانی دنیا بەڕادەیەکی بەرچاو چووە سەرەوە. پێمان خۆشە ئەوەڵ تەوزیحێک بدەین کە تەوەڕم چییە، لە بابەت تەوەڕمەوە پێم خۆشە بۆ بینەران باسێت بکەیت کە تەوەڕم چییە و چۆن تەوەڕم ئاوا بەرزەبێتەوە. بەڵێ، ئەرز بکەم تەوەڕم شتێکە کە تاریفێکی زۆر زۆر سادەی هەیە. بەڕاستی بلام وایە خەڵکیش ئاگایان لەم تاریفە هەیە. تاریفەکەمەیە کە وەختێکە قیمەتی شتومە گەچێتە سەرۆ، ئێمێژین تەوەڕم چوەتە سەرۆ. دیارە لێرە وڵاتانی مختلفی دنیا دەوڵەتەکان کەسانێکیان هەیە، موسساتێکیان هەیە کە ئەم موسساتە ئامار و ئەرقامی قیمەتی شتومە کۆکەنەوە. ئەو وەختە دوای ئەوە دێن حسابی ئەەکەن کە بزانن تەوەڕمی ئەم مانگ لەگەڵ تەوەڕمی مانگەکەی پێشوو جیاوازیەکانی چییە، چەند دەرسەد چۆتە سەرۆ یا چەند دەرسەد هاتەتە خوارەوە. ئەمە تاریفێکی زۆر زۆر سادەی تەوەڕمە. منتەها تەوەڕم بە تۆری واقعیەکەی ئەگەر بچینە ناو نەخیەوە ئەساسەن چییە؟ تەوەڕم عیبارەتە لە ئەوەی کە قیمەتی پوڵ دێتە خوارەوە و قیمەتی شتومەک ئەچێتە سەرۆ. یعنی ئێمە لە ئابووریە قیمەت پوڵ شتێکە کە بێ بیخینە ئەم لاوە قیمەتی شتەکانی تر کە لە ئابووریە خەرید و فرۆش ئەکرێت ئەبێ بیخینە گۆشەیەکی ترۆ. ئەو وەختە ئەم دوانە پێکەوە هەڵبسەنین. هەر کاتێک قیمەتی پوڵ لە واقع ئەرزشی پوڵ هاتەتە خوارەوە، معناکەی ئەوەیە کە قیمەتی شتومەک چوەتە سەرەوە. لەم حاڵەتە کە ئەمە بەوجود دێ و پوڵی تر ئەو ئەندازە تەوانی نییە، ئەو ئەندازە یعنی ئەرزشەکەی بە دەرەجەیەک هاتەتە خوارەوە، لەو حاڵەتە وڵاتەکە تووشی تەوەڕم ئەبێت. تەوەڕمێک لە حەدی 2% بەپێی تحقیقاتێکی اقتصادی کە کراوە، هەبوونی تەوەڕمێکی 2% تا 3% حتا زەرەرێکی ئەوتۆی بۆ اقتصاد نییە. و حتا بەپێی تحقیقاتێکە کراوە نیشان ئەدرێت کە هەبوونی تەوەڕمێکی ئاوا بۆ اقتصاد پێویستە. منتەها تەوەڕمێکە ئیتر لە 2% و 3% ئەچێتە سەرترۆ، بە تایبەت ئەگەر تەوەڕم بوو بە شتێکی دوو ڕەقەمی، ئەم جارەکانە ئەبینین ئەمە مشکلە سازە و ئەشکالاتێکی زۆر زۆر گەورە دروستەکە. ئیسە
لە پرسیارەکەی ئێوە شتێکی مەطرح بوو ئەوی ژەوەی کە تەوەڕم بۆ دروستە یعنی بۆ لە واقع قیمەتەکان ئەچنە سەرۆ ئەرزشی پوڵ دێتە خوارەوە ئەوەکەی چییە؟ بەپێی ئەم شتێکە لە اقتصادا هەیە ئەساسەن ئێمە توانین لە سێ شت قسە بکەین. یەکەمیان ئەوەیە کە شتێکە کە پوڵێکی زۆر لە ئارایە بەو نسبەتە شتومەک لە ئارا نییە. ئەگەر پوڵێکە لە ئارا بوو پوڵێکە لە گەردشا بوو پۆڵی وڵاتێک لە گەردشا بوو میزانی ئەم پۆڵە زۆرتر بوو لە میزانی ئەو شتومەکەی کە وجودی هەیە لەو ئابووریە ئەم تەوازنە شەوە و مقداری پۆڵەکە زۆرتر بوو ئەمە ئەبێتە هۆی تەوەڕم. ئەمە یەکێ لە شێوە هەیەکە کە دەلیلەکەی تەوەڕمە چێتە سەرەوە. بەنابەرین بۆ ئەوەی کە تەوەڕم لەچێتە سەرەوە ئەبێ هەمیشە توازنێک وجودی ببێت، باڵانسێ وجودی ببێت، نابێ بێڕەویە پۆڵێکی زۆر لە اقتصادا بچەرخێ. ئەگەر پۆڵێکی زۆر هاتە ناو اقتصاد بێگومان ئەمە خۆی ئەتوانێ یەکێ لە ڕیشەکانی تەوەڕم بێ و تەوەڕم حتمما لەو اقتصادا بەوجود دێ. ئەمە یەک دلیلی دووەمەکەی ئەوەیە کە انتظار نسبت بە ئایندە چییە؟ یعنی ئێمە انتظارێکمان هەیە نسبت بە ئایندە. ئەگەر لە ناو عمومی خەڵکە ئەم انتظارە وجودی ببێ کە ئێمە بەرەو تەوەڕمێک ئەڕۆین لە داهاتووە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە کرێکارێکە ئەمڕۆکە لەسەر کارە و حازرە قەراردادێک بەسێ لە رابطە لەگەڵ ئەو پوڵا کە ساحبکار پی ئەدا ئەگەر ئەم انتظارە ببێ کە تەوەڕم بەڕێگۆیە داوای حەقێکی زۆرترەکە. ئەگەر کرێکار داوای حەقێکی زۆرتر بکە ئەم ساحبکارە مەجبور ئەبێت کە ئەمە منتەقل بکە بە مشتری. لە نەتیجە ئەبینین ئالێرێشۆ تەوەڕم دروست بێت. یعنی ئەم قسمەتی دوومەی ئەتوانین ئاوا بێژین بە هەر ئەندازە لە ناو جامعەیەکە انتظار ئەوە ببێت کە ئێمە بەرەو تەوەڕم ئەچین، بەرەو واچن کە قیمەتەکان بچێتە سەرەوە، ئەمە تەئسیرە کاتە سەر حقوق، تەئسیرە کاتە سەر دەستمزد. لەم تەریقەیشۆ ئەمە ئەبێ بە یەکێک لە ڕیشەکانی چوونە سەرەوەی قیمەت و تەوەڕم. ئەمە دوو. سێوەمین شتێکە کە ئەبێتە هۆی تەوەڕم ئەویش ئەوەیە کە ئەو مەوادی خامەی کە لە اقتصادا استفادەی لێ ئەکرێ بۆ تەولیدی شتای تر ئەو مەوادی خامە قیمەتەکانیان بچێتە سەرۆجا بە هەر دلیل. منزورەوە مەسەلەن بۆ نمونە یەکێ لەو مەوادی خامەی کە لە تەولیدا استفادەیەکی یەکجار زۆری تایسە لێ ئەکرێ نازانم لە داهاتووە چی بەسەر دێ بەڕاستی نەوتە. ئەگەر بۆ نمونە قیمەتی نەوت بچێتە سەرۆ یا قیمەتی ئەو شتومەکانەی کە وتم لە عەرسەی تەولیدا ئەچێت دێنی بەکارهێنرێ بچێتە سەرۆ ئەمە باعثیەوە بێت کە ئەو کەسەی کە شتەکە تەولیدەکە مەجبور بێ قیمەتی شتەکەی خۆی بباتە سەرۆ. بۆچی؟ بە خاتری ئەوەی کە قیمەتی ماتریال هەیە کە استفادەی لێ کردە چووەتە سەرۆ. بەس بەنابەت وەختێک کە تووشای ئێمە شتەکان بکەین ئەم سێ شتە بناغەی تەوەڕمن لە اقتصادی هەر جامعەیەکە. زۆر بە تەوری خولاسە یەکەمیان ئەوەیە کە ئەرزم کردن شتێک حاڵەتێک دێتە بەرەو ئەویش ئەوەی کە لە اقتصادەکە پۆڵێکی یەکجار زۆر هاتەتە ئارا و بەڵام ئەو میزان شتومەک دەست ناکەوێ. ئەمە ڕیشدانێکێتی. دوومەکەی ئەوەیە کە انتظارێک هاتەتە بەرۆ ئەویش ئەوەیە کە احتماڵن لە ئایندا تەوەڕمە چێتە سەرۆ. ئەمە دوومە ڕیشەکەیەتی. سێومەکەیشی ئەوەیە کە ئەو شتانەی کە لە تەولیدا بەکارهێنرێ ئەو مەوادی خامی کە لە تەولیدا بەکارهێنرێ قیمەتەکان چێتە سەرۆ. ئەمە سێ مەبنای گەورەی تەوەڕمە. زۆر چاکە. بەڵێ بەڵێ فەرموو ئیدامێ. بەڵێ لە ئاخرین بەشە ئیشاری بۆ بکەم ئەویش ئەوەیە کە
تەوەڕۆم ڕەبت هەیە کاتۆ بە شتهای تریش ڕاستەکە تاکەرەکە یەکێکیان ئەوەیە کە ڕەبتێکی زۆر تایبەتی هەیە بە بودجەی دەوڵەت، یعنی بودجەی دەوڵەت ئەتوانێت لەسەر تەوەڕۆم تاسیری زۆر جدی ببێت کە دیارە باسی قسەی لەسەر ئەو وەختێک کە تەوەڕۆم مەسەن ئەبینین کە لەواقع لە طریقی بودجۆ تاسیردانێت جزئیاتەکەی باسی لێکەین. شتێکە کە لێرە هەیە ئەوەیە کە ئەساسەن تەوەڕۆم ڕەبتێکی زۆر زۆر تایبەتیشی هەیە بە وەزعیەتی سیاسی وڵاتەکە. مەبەستەوەیە کە وەزعیەتی سیاسی وڵاتەکە و تەوەڕۆم پێکەوە ڕەبتێکی مستەقیمیان هەیە. بە هەر ئەندازە وەزعیەتی سیاسی وڵاتێک بەرەو خراپی بڕوا بەو ئەندازە تەوەڕۆمەچێتە سەرۆ نمونەیەکی زۆر زیینووی وڵاتی وێنزوێلایە کە ئەلان ماوەیەکی دوور و درێژە لەگەڵ تەوەڕۆمێکی لە دەوروبەری 2 ملیۆن دەرسەد ڕوبەڕوە. 2 ملیۆن دەرسەد تەوەڕۆم. ئەوە نمونەیەکی تری دەورانی سەدامە کە تەوەڕۆمێکی جار زۆر دروست بوو بە خاتریی ئەو کاتێکە سەدام هەسا چوو کوێیتی گرت ئەوزای سیاسی تایبەتی هاتە بەرۆ کە بووە هۆیەوەی کە لە عێراقا تەوەڕۆمێکی یەکجار زۆر دروست ببێت. بەنابەرین ئەوزاعی سیاسی ڕەبتێکی مستەقیمیشی بە تەوەڕۆم هەیە. ئاخر نمونەکەی ئێرانە کە ئەوزاع و ئەحواڵی سیاسی ئێران بە تایبەت لەو کاتەوە کە ترامپ لە بەرجام هاتە دەرۆ باعسی تەوەڕۆمێکی زۆر لە ئێرانە بووە و نمونەکەشی ئێمە ئەتوانین اقتصادی ئێرانە هەمانە. بەڵێ دکتۆر ماتەسەم، ئایا بەو جۆرەوە کەیوە قسەتان کرد تەوەڕۆم هەم تاسیراتی دەوڵەتی هەیە هەم تاسیراتی نێودەوڵەتی هەیە؟ مثلەن بۆ نمونە ئەم تەوەڕۆمی ئەخیرەی کە ئاوا ئێمە ئێستا باسمان لێ کرد قیمەتی نەوت و سوختی یعنی مەوادی سوختی لە ئاسێکی زۆر چووە سەرەوە و بەشێک لە وڵاتەکان ئەجم لە وڵاتی بریتانیا سەفی توولانیان کێشا بۆ ئەوەی کە دەستخەسی بە نەوت ببێ. هەروەکە زانین هەمە موادی وێسلاح وەکو نەوت و گازوانە لە دەستخەس هەموو وڵاتەکانان نییە بەڵکو بڕێ وڵاتی تر تاسیریانە. ئێستا بۆ نمونە گاز بۆ وڵاتانی ئوروپا زیاتر هە لە ژێردەستی وڵاتی رووسیا و ئەتوانێ لەم تەریقەوە تا ئەندازەیەک تاسیر دابنێتە سەر تەوەڕۆم لە وڵاتانەی تر. چنێک ئەتوانێت وڵاتێ بۆ خۆی بەر بەوە بگرێت کە تەوەڕۆمەکەی لەو سەدها وایە و ئشارەتان پێکرد لە 3% نەچێتە سەرەوە یان نەبێ بە دوو ڕەقەمی. ئایا ئەو وڵاتە بۆ خۆی توانایی ئەوەی هەیە بەر بەوە بگرێ یا جاری وایە مەجبورە بێت ملی تێبدات و لە ئەو وەزیەتی بینە الملەلیە کە یا نێودەوڵەتیە کە هاتووەتە پێشەوە قەرار بگرێت و مەجبورە بەو شێوە وڵاتەکەی یا خەڵکەکە لەگەڵ تەوەڕمێکی زۆر بەرزە ڕوبەڕوو بن؟ هەرز دەکەم ئەزانین چۆن شەکە جوابی ئەم پرسیارە ئەمەیەکە لەو کاتەوە کە ئیتر گلۆبالیزیشن دەستی پێکردا لەو کاتەوە کە ئیتر بنی لەواقع ئەم دەوری جدیدی گلۆبالیزیشنە ئەگەڕێتەوە بۆ ئەوایلی ساڵەکانی 80 ئەو کاتێک کە ئیتر وڵاتی چین وەسڵە بێ بە اقتصادی لەواقع اقتصادی جەهانی و ئەو وەختەکانی دوایەوە ئیتر ئەمجارەکانی چین بە جزئێکی تایبەت لە ئەم بەرزەی جەهانە و هەروەها ئەم گلۆبالیزیشنە تەنها لە سەتحی تعدادی وڵاتی ئاسیایی و ئەوانەشان ناوێسێ سەرایەتەکە بە زۆربەی وڵاتانی تری دنیادا بەشهای جۆری دنیا. ئەم وەختێکە ئێمە لەگەڵ پەدیدەی گلۆبالیزیشنە ڕوبەڕوو بووین بە تۆری واقعیەکەی ئەو ڕۆکانێ دوای تێپەڕبوونی شتێکی لە دەوروبەری 40 ساڵە ئێمە ئەلانەکە لەگەڵ ئەم پەدیدا ڕوبەڕووین کە ئیتر تەوەڕۆم شتەیەکی نییە کە بەڕاستی مربوط بێ بە یەک وڵات بەهۆی ئەم تێکڵاویە کە دروست بووە لە بینی ئابووریهای جۆر بە جۆری دنیا. لە نەتیجە ئەم تەوەڕۆمە لە وڵاتێک ڕاحە دەچێت بۆ وڵاتێکی تر، یعنی وانییە کە مەسەلەن
وڵاتێ بتوانێ بێژێ من ئەوە تا دەورەکەی خۆم حەسارێکە کێشم نایڵم مەسان پەرستێن تەواڕم لە شوێنێکی ترۆ بێت لە وڵاتەکەی ناتاسیردا ئەمە وانە دلیلەکەیشی چیە؟ دلیلەکەی ئەوەیە کە ئەو وڵاتە مادام لەناو ئەم چرخی جەهانیا حزوری هەیە، مادام سادرات و وارداتی هەیە، بی هەوێت و نەیهەوێت ئەم تەواڕمە سرایەتی پێەکە. جا بەستگی بۆ هەیە کە دەرحاڵ سیاستهای خودی ئەو دەوڵەتانە چییە و چۆن لەگەڵ تەواڕمەکە هەڵسو کەوت دەکەن ئەتوانن ئەمانە بە دەرەجێ تاسیرکەنە سەر تەواڕمەکە. بەڵام ئەو تەواڕمەکە شتێکی گۆڕباڵە. ڕئیسی بانکی مرکزی ئەمریکا ڕئیسی بانکی مرکزی ئەمریکا پێشوەکەی لەواقع ئەتوانی بێژم دوو دانە بەر لەم ڕئیسی بانکی کێسا هەیە نەفرێک بوو بە ناوی گرینسپانس کتێبێکی نووسی وەختێکە کە ئیتر ڕئیسی بانکی مرکزی ئەمریکا ئیتر نەما. کتێبەکەی کتێبێکی مەشهورە. لەم کتێبە گرینسپانس ئشارە ئەکات بە نوکتەیە کە نوکتەکە مهمە. ئێژێ لە پشت تەواڕمی زۆرخوارۆی وڵاتانی غەربی هێزی کاری هەرزانی چین خەوتە. ئەمە زۆر قسەیەکی جوانە لە ڕابطەی مثالێکی زۆر بە نظری من ڕێکوپێکە لە ڕابطە لەگەڵ جوابی ئەم پرسیارە. تەواڕمی زۆر لەخوارۆی غەرب ئەساسەن لە کرێکاری هەرزانی چینی و سەرایەتەگرێت. معناکەی چییە؟ معناکەی ئەوەیە کە تەواڕم ئەلانەکە بۆ پەدیدەیەکی جەهانی و کۆنترۆڵی ئەم پەدیدەیشە ڕاستەکەوتەرەکە شتێکی گەرەکە لە سەتحی جەهانیە کە بتوانێت پێکەوە هاوکاری بکرێت و ئەمە کۆنترۆل بکرێت. دارە ئەم هینە نییە، ئەم میکانیزمە بەداخەوە وجودی نیە کە لەواقع وڵاتانی جۆر بە جۆری دنیا پێکەوە هاوکاریەکی چڕوپڕ بکەن کە بتوانن شتەکە کۆنترۆل بکەن. بەڵام بە تۆری واقعیەکەی شتەکە ئەوەیە کە ئەم جارەکانێ وەختی ئەم وجودیە بەستگی بەوە هەیە کە ئەو وڵاتە کە لەگەڵ ئەم پەدیدە ڕوبەڕوو ئەبێتەوە کێیە. ئەگەر وڵاتی بێ وڵاتی ئەمریکا کە سەمین وەزنە لە اقتصادی جەهانیە، ئەو شتێک کە ئەیکار لە ڕابطە لەگەڵ تەواڕمە ئەتوانێت تاسیر بکاتە سەر وڵاتەکانی تریش. تەوەجۆ بکەیت ئەگەر بە دروست ئەمەڵ بکە، تەواڕمەکە دروست کۆنترۆڵ بکە، ئەتوانێت تاسیر بکاتە سەر تەواڕمی وڵاتەکانی تریش و وڵاتەکانی تریش لەرحاڵ لەم ڕابطە ئاسانکاریەکیان بۆ دروست بێت. بەڵام ئەگەر سیاسەتی باسەلەن بانکی مرکزی ئەمریکا سیاسەتێکی غەڵەت بێ، نەتوانێت تەواڕمەکە کۆنترۆڵ بکە، ئەمە تمشاکەی هەم بۆ ئەمریکا خراپە بێ، بۆ ئەمریکایش خراپ بوو، ئەتوانێت تاسیر بکاتە سەر وڵاتەکانی تر. چون ئەمریکا وەزنێکی اقتصادی جەهانیا هەیە. زۆر کەس نەزەریان وایە کە بێژن ئەگەر ئەمریکا پشمێت باقی وڵاتانی تریش سەرماخوردەگی ئەگرێت. ئەمە شتێکی غەڵەت نییە، شتێک دروستە. لە نەتیجە بەستگی بۆ هەیە کە ئەم وڵاتەکە یعنی ئەو وڵاتانەی کە وڵاتایەکی قەوی اقتصادی جەهانی چۆن هەڵسو کەوتەکەن لەگەڵ ئەو تەواڕمە. بەڵێ ئێوە لە قسەکانتانە ئیشارەتان بەوە کرد کە دەست بەشێک لەوەی کە ئەبێتە باعثی ئەوەی کە تەواڕم بەرز بێتەوە بۆ خۆی حقوقی کرێکارە. ینی معنای ئەوەیە کە وەختێک نرخی یا قیمەتی شتومە ئەچێتە سەرەوە بە هەمان میزان دەرامەدی کرێکار یا ئەوانەی وا حقوق بەگیرن، ئەوانەوە پوڵ وەرەگرن لە شوێنێکەوە، بەو میزانە ئەوە ناچێتە سەرەوە، قیمەی ئینەکان ناچێت، حقوقەکان ناچێتە سەرەوە. معناوەیە قودرەتی خەریدیشان کەمە بێتەوە. بەو دلیل لە قودرەت ئەو چوەتە سەرەوە لەو لاشەوە هاتووەتە خوارەوە، قودرەتی خەریدیان کەمە بێتەوە. ئەمە لە بڕێک لە وڵاتانی پێشکەوتووە قەراردادەکانی بینی کرێکار و ساحبکار ساڵانە ئەبەسترێت. مەسەلەن بۆ نمونە لە وڵاتی سوێدا ئەڵێن لە قەراردادێکا کابەسرێت لە بینی 3 ساڵە هەر ساڵە 1.5% حقوقەکان ئەچێتە سەرەوە. ئەلبەتە لە شوێنە جۆراوجۆکانە
دەرسەدەکانێکی متەفاوتە بەڵام تمشاکە ئێستا تەوەڕم زۆر سریعتر چوەتە سەرەوە لەو مەوردا چۆنەکرێ ئەوە چەند ئەتوانێت تەئسیری ڕاستەوخۆی لەسەر خەڵک ببێ لەسەر و کەسە ببێ کە حقوق وەرەگرێ کرێکارێکە و ئەبێ ژیانی بباتە پێشەوە. بەڵێ ئەم مەوزوعی کە مربوطێتەوە بە رابطەیەکەوە شارەتان پێکرد تاوجێ کە ئێمە تمشای اقتصادی وڵاتانی بەتایبەت غەربی ئەەکەین ئەم مەوزوع لە رابطە لەگەڵ ئەوە کە قەراردادهای بینی کرێکار و ساحێوکار قەراردادهایە بوو بەرەساسی قەراردادهای 1 ساڵە قەراردادهای 2 ساڵە حتا قەراردادهای 3 ساڵە ئەمە هی ئەو دەورەیە کە ئەتحادیەهای کارگەری دەورێکی تایبەتیان بوو لە رابطە لەگەڵ کرێکار و ساحێوکارە. ئێمە ئەگەر تمشای ئەو دەوراکەی دوای شەڕی جەهانی هەتاکو ئەو سەردەمەی کە ئیتر نیولیبرالیزم لە غەربا دەست پێەکە بەوش ئەمە شتێکە کە وجودی بوو لە غەربا و بەهۆی ئەوە کە ئەتحادیەهای کارگەری ئەتحادیەهایەکی قەوی بوون و تعدادێکی یەکجار زۆری کرێکارانی وڵاتانی عضوی ئتحادیەهای کارگەری بوون ئێمە ئەکرا بێژین ئەمە بە ڕاحەتی وانینە کە ئەگەر ئەحیانەن تەوەڕم چووە سەرۆ ئەم جارەکانی ئەبینین چونکو قەرارداد بەسراوە بەنابەرئین شتەکە ئاب شکڵە منتەقل نابێت بە مەسەلەی دەستنووس. ئێمە زانین یەکێ لەو پەدیدانەی کە نیولیبرالیزم بە وجودی هێنا لە ساڵەکانی 1970 بەولاوە ئەویش ئەوەیە کە بێ ئەتبارکردنی ئتحادیەهای کارگەریە. یعنی وەختێکە ئێمە تمشاکەین کە ئەو کاتێک خانمی تاچەر هاتە سەرکار لە ئینگلستان ڕێگان هاتە سەرکار لە ئەمریکا یەکێ لەو بەرنامە جددیانەی کە ئەم دوو دەوڵەتە بوویان ئەویش ئەوە بوو کە لەگەڵ ئتحادیەهای کارگەریە بەرخوردێکی زۆر تایبەتی بکەن و ئەم ئتحادیەهای کارگەریە بێ ئەتبار بکەن و ئێمە ئەبینین کە ئەلان لە سریە لە وڵاتانی غەربیە یارە نە لە هەموویانە بەڵام لە سریە لە وڵاتانی غەربیە ئێمە ئەم پەدیدە بەم شکڵیتر عەمەڵ ناکە یعنی ئەم قەراردادانە و ئەم قودرەتە کە ئتحادیەهای کارگەری بوویان ئیتر نەماوە. دیارە ئەمە لە وڵاتێکی وەکو سوئێدا وان نییە کەماکان ئتحادیەهای کارگەری قەوین لە وڵاتێکی وەکو ئاڵمانە وان نییە کەماکان ئتحادیەهای کارگەری قەوین یا فەڕەنسەی هەروەتر بەڵام ئەگەر تمشای ئینگلستانەکەی تمشای ئەمریکاکەی یا تمشای سریەکی تر لە وڵاتانی غەربیەکەی بە تۆری واقعیەکەی ئەمەوانی یا باقی وڵاتانی ترەکە تمشا بکەی نازانم وڵاتی رووسیە تمشا بکەی یا وڵاتی مەسەلەن بەرزیل تمشا بکەی ئەمانە ئەبینین کە اتحادیەهای کارگەری حزوریان هەیە بەڵام تاسیرێکی ئەو تۆیان نییە بەڕاستی. لە نەتیجە وەختێکە تەوەڕم ئەچێتە سەرۆ بە تۆری واقعیەکەی ئەبینین کە ئەمە بە شکلێکی مستەقیم تاسیرەکاتە سەر قودرەتی خەریک کرێکارانی ئەو وڵاتە. ئەگەر بەو نسبەتەکە تەوەڕم چووەتە سەر بەو نسبەتە حقوق و دەستمزد نەچێتە سەرۆ ئەمە بێ ئەملا ئەولا معناکەی ئەوەیە کە قودرەتی خەریک دێتە خوارەوە. ئەگەر تەوەڕم 10% بێ چوونە سەرەوەی مەسەلەن فەرزکەین 2% بێ ئالێرا کرێکار 8% زەرەرەکە و ئەمە پەدیدەیەکە کە متاسفانە کرێبێژی لە دنیای ئەمڕۆ زۆر بۆ بەباو. با بینە سەر وڵاتی ئێران. وڵاتی ئێران ماوەیەکی دوورودرێژە کە لە قەیرانێکی ئابووریە بەسەرەبات. ئەم وڵاتە جیا لەوە کە ئێوەش بۆ خۆتان ئیشارەتان پێکرد کە مەسەلەکار فقط قەیرانی ئابووری نییە بەڵکو قەیرانی سیاسیش تاسیری هەیە. ئەو وڵاتە لە قەیرانێکی سیاسیشە بەڕوڕوە بێت. ئەگەر لە وڵاتانی بڕێک لە وڵاتانەوە ئایسا ئاماژەمان پێکرد اتحادیەهای کاریگەری و یا مەسەلەن سندیگاکان تاسیریان هەیە یا دانیشتن قەراردادەکانە بەستن لە ئێران ئەوە بۆ خۆی ئەیکا یانێ اتحادیەهای زەردی هەیە بۆ خۆی دەدانیشێت و
قیمەتەکان یا حقوقەکان بۆ شێوە لەگەڵ ئەوانە ئەبڕێتەوە. ئێمە ماوەیەکی زۆری شاهدی ناڕەزایەتی دەربڕینی کرێکاران ئەخیرەن معلمان کە لە ئاستێکی زۆر بەرینیشە چۆتە پێشەوەی شەوەیە کە هەرە و سەتحی دەرامەدەکانیان یا حقوقەکانیان زۆر لە خوارەوەیە و ئەوە لە مقابل شرایەتێکا قەراریان گرتووە کە قیمەتەکانی زۆر چوونەتە سەرەوە. لە وڵاتی ئێران کە بینە سەر پرسیارەکەمان، لە وڵاتی ئێران خەڵک ئەبێت چی بکەن بۆ ئەوە بتوان چ وەک تاکە کەس چوەکو بە کۆمەڵێکی سا بڵێن بەشێکی کرێکاریە، کرێکارانی شرکەتی نەوتە یا کرێکارانی فڵانە بەشی سەنعەتی ترە چی بکەن بۆ بتوانن لەگەڵ ئەو شرایەتی ئابووریا کە هاتوۆتە پێشەوە کە تەوەڕم سەرکی ترین تەسیراتی لەسەر ژیانیەوان هەیە، چۆن بتوانن ئەمە تا ئەندازەیە کەم بکەنەوە، فشارە لەسەر خۆیان کەم بکەنەوە. بەڵێ تەوەڕمی ئێران ڕاستەکەتان گەرەکە تەوەڕمێکە کە لە چەند لاوە ئەکرێتم شای بکەی بۆ بەڕاستیش پێویستە لەو چەند لاوە ئەم مەسەلە بەڕاستی بکرێت. یەکەم ئەوەیە کە تەوەڕم لە ئێرانە یعنی ساڵیانی ساڵە بەڕاستی فقط لە مەقاتەیەکی زۆر کەمە بووە کە تەوەڕم لە ئێرانە یەک ڕقەمی بێت. هەمیشە تەوەڕم لە ئێرانە دوو ڕقەمی بووە. جا هۆی ئەسڵی تەوەڕم لە ئێرانە بە تایبەت تەوەڕمی ئەم 40 ساڵی ڕابردووەی کە لەو کاتەوە کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار هەتاکو ئێستا یعنی پایەی ئەساسی هەیە، ئەساسەکەی ڕاندخاریە، یعنی ڕاندخاریەکی زۆر زۆر تایبەت لە ئێرانە هەمیشە و دایم وجودی بووە و خودی جمهوری ئیسلامی بەداخەوە هەرەیەکی یەکجار زۆری داوە بە ڕاندخاری و ئێران هەمیشە و دایم بە بۆنەی ئەم ڕاندخاریە تایبەتیەوە کە بوویەتی تەوەڕمێکی زۆر لە اقتصادەکەیە وجودی بووە. ئەمە پایەیەک دایەتر لەوەیە کە ئێران لەگەڵ غەرباوە بە تایبەت لەگەڵ ئەمریکا ساڵیانە کە کێشەیەکی تایبەتیان هەیە لەسەر ئەم مەسەلەی ئەتۆمیە و بە تایبەت لەو ڕۆژەی شۆکە ترامپ هات لە بەرجام هاتە دەرۆ، ئەمە بۆ بووی ئەوەی کە مەجموعەیەکی زۆر تایبەتی نابەسامانی بە وجود بێت. ئەم نابەسامانیەش بەم شکڵەیەکە مەجموعەیەکی یەکجار زۆر گەماڕۆیان خستووەتە سەر ئێران و ئێران ئەو ڕۆکانی رابطەیەکی تایبەتی کە لەگەڵ دەروە هەیەتی رابطەکە فقط رابطەیەکە کە ئێران هەیەتی لەگەڵ زۆرتری چین و رووسیا، لەگەڵ باقی وڵاتانی تری دنیا بەو شکڵە رابطەی نییە. ئەو وەختە شتێکە کە زۆر زۆر لێرە ئاهمیەتی هەیە توش ئەوەیە کە ئەم ئێران ناتوانێت مەعامڵە بکات لەگەڵ وڵاتانی ترە مەگەر لەگەڵ رووسیا یا لەگەڵ چینە، بە خاتری ئەم گەمارانەی کە لەسەرەتی ڕێگاکەیان لێبەستووە کە بتوانێت لەم شتەی کە لەم واستەی کە واستەکە سویفتە کە لە سەتحی جیهانیە ئەم ئاسانکاریە بۆی کە وڵاتێک لەگەڵ وڵاتی ترە مراوەدەکەن پێکەوە، ئێران لەمە لە حاڵی حازرە مەحرومە. دەست بەسەر یەکسری داراییەکانی ئێرانە گیراوە. ئەگەر ئێران شتێکیش ئەفرۆشێ بەڕاحەتی ناتوانێت وڵەکە بگەڕێتەوە بۆ ئێران و ئەمانە هەروە بێتەوە شرکەت‌های گەورەی دنیا ناتوان معامڵە لەگەڵ ئێران بکەن. ئەگەر معامڵە لەگەڵ ئێران بکەن تووشی ئەوە بن کە ئەبێ خەسارت پەرداخت بکەن بە دەوڵەتی ئەمریکا و ئەمانە ئەگەر لە داخلی ئەمریکا بە تایبەت فعالیەتی اقتصادیان ببێ فعالیەتەکان تووشی مشکڵە بێت. جا ئەمە بۆتە بۆی کە ئەو ڕۆکانی ئێمە لەگەڵ تەوەڕمێک ئادەمنەوە لە ئێرانین ڕوبەڕوین، بەڵام ئەم تەوەڕمە ئەبێت تەوزیحێ تریشی لەسەر بدرێت. تەوزیحەکە ئەوەیە کە ئەگەر ئێمە تمشاکەین بەل لەوەی کە ئەم مەسەلەی بەرجامە کە وەختێکە ترامپ هاتە دەرەوە لە بەرجام ئێران 2,500,000,000
ملیۆن بۆشکە نەوتی لە ڕۆژە ئەفرۆشت. کاتێکە کە ئێران ئەمریکا لە بەرجام هاتە دەرۆ، ئەم میزان فرۆشی نەوتی ئێرانە هەتا هاتە کەمی کردە. و ئەمە معناکەی چییە؟ معناکەی ئەوەیە کە دەوڵەتی ئێران کە گەورەترین منبعی بودجەی دەوڵەتی ئێران فرۆشی نەوتە، ئەم فرۆشی نەوتە تووشی مشکڵەی جدی بووە. یعنی ئامار هەیە کە بودجەی دەوڵەتی ئێران 80 تا 85% لە فرۆشی نەوتۆ دێت. ئێمە بە شکلی ڕستمیەکەی لە حاڵی حازرا ئەم ئامارەمان هەیە کە ئێران لە ڕۆژە شتێک لە دەوروبەری 700 تا 750,000 بۆشکە نەوتە فرۆشی، کە ئەمە دەرامەدی دەوڵەتی ئێرانی یەکجار زۆر هاو دێتە خوارەوە. وەختێک کە دەرامەدی دەوڵەتی ئێران زۆر دێتە خوارەوە، معناکەی ئەوەیە کە ئەو حسابە بانکیەی کە دەوڵەتی ئێران هەیەی لای بانکی مرکزی ئێران پۆڵی نییە. معناکەی ئەمەیە. ئەو وەختە ئێران وەختێک دەوڵەتی ئێران بەخاتیەوەی کارەکانی خۆی بەرێتە بەرۆ، مەجبورە چەکی کێشێ بۆ وەزارەتی فەرهەنگ، چەکە کێشێ بۆ وەزارەتی دادگستەری، چەکە کێشێ بۆ وەزارەتی دفاع، چەکە کێشێ بۆ وەزارەتی تریش. ئەم چەکانە ئەبێ بچنت لەکوێ؟ بچنە بانکی مرکزی لەوێ، چون چەکی دەوڵەتە، لەوێ ئەم چەکانە وسوڵ بکری. ئەو کاتە بانکی مرکزی موەزەفە ئەم پوڵە پەرداختەکە. ئەگەر پوڵ لە حەساوی دەوڵەتی ئێرانە ببێ، پەرداختێکە و مشکڵەی وجودی نییە. بەڵام ئەگەر پوڵ نەبێت، بانکی مرکزی مەجبورە پوڵ چاپ بکە. وەختێک کە بانکی مرکزی پوڵی چاپ کرد بۆ ئەوەی کە ئەم چەکانە وسوڵ بکە، لە نەتیجا ئەبینین کە پوڵێکی زۆرتر واردی اقتصاد بووە کە پشتوانێکیشی نییە. لە نەتیجا ئالێرۆ ئەبینین تەوەڕمێکی تر لێرانە سەرڕای ئەو تەوەڕمەی کە عەرزم کرد لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ڕاندخاریە، تمشاکی لێرە هاتە دێتە بەرەو. پوڵێکی زۆرتر هاتە ناوە. وەختێ پوڵێکی زۆرتریش هاتە ناوە، ئەو میزان پوڵەی کە لە ناو جامعەکە هەیە زۆرترە لە میزان کالایەکە ناو جامعەکە وجودی هەیە، تبقی ئەو تعریفی ئەوڵەی کە کردمان. لە نەتیجا تمشاکی تەوەڕمەکە چێتە سەرەوە میزان. ئەمە نوکتەیەکی تر کە لێرە ئەشێ ئشارەی پێ بکرێ، ئەم سیاسەتە تایبەتیەیە کە دەوڵەتی ئێران مادیارە نەفحای تایبەتی خۆی بووە. لێرە بەڕاستی وەخت کەمە کە من بتوان لەسەرەوە قسە بکەم، چونەوە مۆزوعێکی زۆر مهمە. ئەویش ئەوەیە کە پوڵی ئێران نسبەت بە دولاری ئەمریکایی هەتا هاتە بێئەتبار و بێئەتبارتر بووەتەوە. ئێمە ئەم لە تقریبا چەند هەفتەی ئەخیرا دیومانە کە قیمەتی $1 ئەمریکایی بووەتە لە سەروی 30,000 تمەنی ئێرانیەوە. تۆجۆ فەرمی کە ئەمە معناکەی چییە؟ معناکەی ئەوەیە کە بەم میزانە ئەم پوڵە ئەشکێت، بەو میزان قیمەتی ئەو شتانی کە وارد دەکرێ قیمەتەکەی چێتە سەرەوە. یعنی بەو میزان، بە هەر میزان پۆلی ئێران بێئەتبارەوێ، بەو میزانە قیمەتی شتای وارداتی زۆرتر ئەبێت. ئەمیشە منبعێکی تری تەوەڕمە. جا ئەمانە ئەخەینەوە سەریەک. ئێمە لەگەڵ تەوەڕمێکی یەکجار زۆر مزمنە لە ئێران ڕووبەڕووی بەڕاستی. ئەویش ئەوەیە کە ڕستمیەکەی خودی بانکی مرکزی قسە لەسەر 49% ئەمانە ئەکات، بەڵام زۆر اقتصاددان نەزەریان وایە کە ئەمە واقعی نییە. ئەم تەوەڕمە یەکجار زۆرتر لەوەیە. وەلێ مشکلەکەی ئێران تەنها تەوەڕمەکەیش نییە. ئەویش ئەوەیە کە ئێمە بەهۆی ئەم وەزعیەتە نالەبارەی کە لە اقتصادی ئێرانە وجودی هەیە، لە اقتصادی ئێرانە ئەو ڕۆکانە سەرمایە گوزاری ناکرێ. وەختێک کە سەرمایە گوزاری ناکرێ، بەو میزانە کە سەرمایە گوزاری ناکرێ، بەو میزانە بێکاری ئەچێتە سەرەوە. و ئێمە لەگەڵ پەدیدەیەک لە اقتصادی ئێرانە ڕووبەڕووین، لەلایەک تەوەڕمێک لەم سەدحا کە قسەمان لێکرد، دووهەمەکەیشی بێکاریەکی زۆر. ئەمە پشتی اقتصادەکە ئاشکێنێ بەڕاستی. و ئەو ڕۆکانێ خەڵکی ئێران لەگەڵ مشکلاتێکی زۆر جدی لەم بابەتەوە ڕووبەڕووین. ئێوە لە ئاخری پرسیارەکەتانە ئەمەتان مەترح کرد، خەیرەوە ئەم مشکلاتە هەیە، بەڵام خەڵک توانن چی بکەن؟ بەڕاستی خەڵک ئالێرە دەسەڵاتێکی ئەوتۆیان نییە. دەسەڵاتێکی ئاوتیان نییە کە بتوانن
تاسیر بکەنە سەر پرۆسەکە مەگەر ئەوەی کە واقعاً خەڵک ئیتر ئەم جارەکانی ئێمە ئەنەکە لە ئێرانە بەرەو ئەوە ڕۆین کە تێدادێکی یەکجار زۆری خەڵک زندگیەکان بشێتە ژێر ئەم خەتی فەقرۆ کە قسەی لەسەرەکریە بەو میزانە کە خەڵکێکی زۆرتر پاڵیان پێوە ئەمرێت کە بچنە ژێر خەتی ئەم فەقرە بەو میزانە ئێمە لەگەڵ برسیەتێکی زۆرتر لە ئێرانە ڕوبەڕووین ئایا ئەم برسیەتیە کە ڕۆژ بەڕۆژ لە ئێرانە زۆرتر ئەبێ بە تۆغیانێکی سیاسی و ئەبێ بەوەی کە بلەخەرە خەڵک ئیتر بە ئاخرین حەدی هینی خۆیان بگەن و حازر بن کە ئیتر بێژن لەوە زیاتر چی بێنەمەیان و لە باتەوە جبەم دیکتاتۆری و سەرکوب بە تایبەتیش کە لە ئێرانە هەیە ئەمان کە حازر بن بەوەی کە بلەخەرە بێنە خەتابان و تەکلیفی خۆیان لەگەڵ ئەم دەوڵەتاج بلەخەرە بیخەن بەلایەکە من لام وایە ڕێگایەکی تر بەڕاستی وجودی نییە بەڵێ ئێمە حتمما لەسەرەوە قساکەین ئەخیرەن لەم دواییانە کۆماری ئیسلامی بودجەی ساڵی 1401 داوە بە مەجلیس و لەوێ لەو بودجە سەرڕای ئەوە کە ئەو هەمووە وەزعی ئابووری ئێران زۆر نالەبارە بەشێک لە ئەو پۆڵانەی وا اختصاص دراوە بۆ بەشەکانی بودجە زۆر بە شێوەیەکی نالەبار تەقسیم کراوە مەسەلەن بودجەی سپای پاسداران 58% چوەتە سەرەوە بودجەی بەشی رادیۆ تەلەڤیزیۆن و بەشی ڕاگەیاندنی کۆماری ئیسلامی هەروەتر ئەوەی چوەتە سەرەوە بەڵام ئەبینی لە لایەکی ترەوە بەشێکی زۆر لە حقوق بەگیران کرێکاران وەزعی ئەو جۆرە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد هاتوونەتە ژێر هێڵی هەژاریەوە و ئێستا ئەتوانن بڵێن تقریباً 80% خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاریە ئەژین ئەمە تەبعاً هیوادارین ببێ بە شتێک ئاڵوگۆڕێ بە وجود بێنێتوانە بەڵام لە کورتماوە ئایا چی ئەبێ بکرێت بۆ ئەو تەغییراتە بە وجود بێ شتێکی کەش بە هەر لێرە ئیشارە پێ بکەم ئەو تەقسیماتە لەسەر پارێزگاکان زۆر جیاوازە پارێزگای کوردستان و پارێزگای بلوچستان کەمترین بەش لەو بودجیان پێخساسراوە چۆنەکە کۆماری ئیسلامی سەرڕای ئەو هەموو قەیرانە کە هەیەی نەوئا بەو شێوە ڕەفتارەکات بۆ ینی نایەوێت خۆی لە ژێرە و کەمێکە و فشارە لەسەر خۆی کەم بکاتەوە بەڵکو فشارەکە تاکو بڵێ زیاترە کات و قەیرانەکە زیاتر قوڵەکاتەوە بەڵێ ئەم اتفاقی کە الان هاتێتە بەرەو ئێرانە و بەتایبەت مەسەلەی بودجەی کە دەوڵەت ئێران تەنزیمی کردە بۆ ساڵی داهاتوو شتێکی جالبە بەخاتریەوەی کە ئەلانەکە ئێمە لەگەڵ دەوڵەتێکا ڕوبەڕووین کەم دەوڵەتەی تر تقریبا ئەکرێ بێژی دەوڵەتێکی یەکدەسە وەکو جاران نییە کە بێژینەمە لە پشتۆ دەوڵەتە ئەسلیەکە دانیشتە دەوڵەتێکە خارە بەرۆ وەکوم دەوڵەتانی ترکە وەکو دەوڵەتهای ئیسلاح تەڵەب و ئەوانە بوون دەرحاڵ ئەوانە گرێکیانە بلەخەرە لە ئەم کایە سیاسیە بکەن لە سەتح ئێرانە لە رابطە لەگەڵ بودجە و لە ئەم جۆر شتانە باتەوەج بە ئەم یەک کاسە بوونەوەی سیستم لە ئێرانە و دەرحاڵ خودی ئەم ڕێز جمهورە جەدیدەی ئێران ڕئیسی هەر لە خودی لەوە قاجوزی توندراوەکانە و ئیتر لە جەناحی ئیسلاح تەڵەب و شتیوانیە ئەم بودجە کە خەریکە پێشکەشیەکات و ئەم جزئیاتیشی کە هاتەتە دەرۆ بە بڕوای من جمهوری ئیسلامی خۆی ئامادەکە بۆ ئەوەی کە باتەوەج بە ئەم مشکلاتە زۆر جددیە اقتصادیە کە هەیەی خۆی ئامادەکە بۆەوەی کە بتوانێ بە شێوەیەکی خەشن لە مقابڵی ئەم هەر نوع ئێعترازێکە بەرامبەر بە مۆزیەتی کە هەیە لە ئێرانە دوێستی ئەمە باتەوەجە بە منی بیری مەقالەیەک خستۆ کە بەڕاستی چەند مانگەوە پێش لە رابطە لەگەڵ وەزعیەتی نادەباری اقتصادی ڤێنزوئێلا نووسرا بوو لەو مەقالە شەباهەتێکی یەکجار زۆر هەیە بە ئەم مەسەلەی تەنزیمی بودجەی ئەوڕۆی ئێران مەقالەکە ئەو بوو کە دەرحاڵ دەوڵەتی ڤێنزوئێلا کە خەریک بوو ئەو کاتە ئەویش مەسەلەی بودجەی بۆ مەطرح بوو چ بکا باشە
ئایا ئەو پۆڵ و ئیمکاناتی کە هەیەی بیهێرێت دەرحاڵ لە رابطە لەگەڵ مشکلاتێکی جددی کە خەڵکی وێنزوئێلا لەگەڵی ڕوبەڕوون ئەمە خەرج بکە، یا ئەوەی کە ئەم پوڵە لە بەشی نظامیە خەرج بکە. دواترەکەی دیمان کە دەوڵەتی ڤێنزوئێلا ئەم پوڵەی بە تەواوی لە بەشی نظامیە خەرج کرد، بە خاتریی بەخاترەوەی کە خۆی ئامادە بکە بۆی کە ئەگەر ئەحیانەن ئەم ئێترازاتی کە بە دەوڵەتی ڤێنزوئێلا هەیە، ئەم ئێترازاتە بتوانێت زۆر ڕاحەتتر کۆنتڕۆڵی بکە. ئێمە ئەینی ئەمە ئەوڕۆکان لە ئێرانە ئەبینین، بەجێ ئەوەی کە بیرەوە بکرێتەوە کە دەرحاڵ ئەم پوڵە ئەم مقدار لە بودجە کە دەوڵەت هەیەی ئەمە تەرخان لەگەڵ مشکلاتێکی زۆر زۆر تایبەتی جددی کە خەڵک ئەو بەدەم ڕوبەڕوون و ئەم مشکلاتانەی کە ئەلانەکە خەڵک لەگەڵی ڕوبەڕوون بەڕاستیش بە پێ هەرە قسەی کە خۆتان کردان ئەمە لە سەتحی ئێرانە یەکسانیش نییە. سریەک لە ئوستانەکان هەن کە وەزعیەتیان زۆر زۆر نالەبارترە لە باقی وستانەکانی تر. من هەر لەم بارۆ تحقیقێکم کردبوو لە رابطە لەگەڵ ئوستانهایە کە کوستانی کوردنشینن. لەو تحقیقا زۆر بە ڕۆشنی پیشان دراوە کە وەزعیەتی وڵات ئەو ئوستانانەی کە کوردنشینن واقعەن لە زۆر زەمینە وەزعیەتیان زۆر زۆر خراپترە لە باقی وستانەکانی تری ئێران. تەوەڕووم زۆرترە، بێکاری زۆرترە، هەروە بێتەوە خەدەماتی دەوڵەتی یەکجار زۆر کەمە، میزانی سەرمایە گوزاری دەوڵەت زۆر کەمە. ئەبینین لەم بودجەیشە هەر عینیش مەسەلەکە بەرەو خراپی ڕۆیشتە، کەمترین ئیمکانات اختصاص دراوە بە ئەو وستانانەی کە کوردنشینن، یا حتا بۆ ئەو سیستان و بەلوچستان، یا بۆ ئەو وستانانەی کە فەقیرن. لەواقع من ئەتوانم بێژم ئەگەر کۆی بکەینەوە بەڕاستی ئەم بودجەی کە لانەکە دەرحا ئەم دەوڵەت تەنزیمی کردە بۆ ساڵی داهاتوو، ئەم بودجە خۆ ئامادەکردنە بۆ ئەوەی کە بتوانێت لە مقابڵی ئاعترازاتی خەڵکە گوێسێ بچوونە سەرەوەی لەواقع ئەم پوڵەی کە تەرخان کراوە بۆ سوپای پاسداران بە لە میزانی 58% واقعا لەسەرەوەیە چوونە سەرەوەی ئەم میزان لە بودجە کە تەرخان کراوە بۆ مەسلەی خۆش باس کرد رادیۆ و تەلەڤیزیۆن و میدیایەک کە جمهوری ئیسلامی بەدەستیەوەیەتی، ئەمانە دروست لە خزمەتی ئەوایە کە بتوانێت لەمە استفادە بکە ئەگەر ئەحیانەن خەڵکی ئێران هات نەپای ئاعترازێک، هات نەپای ئەوەی کە بالاخەرە شتێ بکەن لە مقابڵی ئەمۆزەدا، ئەوان خۆیان ئامادە کردبێ و بە ئەندازەی کافی شتیان دەرحاڵ لە سوپا بێ بۆ ئەوەی کە لە مقابڵی ئەم ئاعترازاتا بێسن. شتێکی تر نییە بەڕاستی. زۆر چاکە، تقریبان تا ئەندازێ جوابەکەی خۆم وەرگرتەوە، بەڵام ئایا وەک تاکە کەس یا وەکو بە کۆمەڵ ئەکرێ ئەم قەیرانە کە لە بەشێکی بەهۆی مەسەلەی تەوەڕوومەوەیە کەم بێتەوە؟ تاکە کەس لێرا بەڕاستی نەخشێکی ناتوانێت بێت، چونکو مەسەلەی تەوەڕووم مەسەلەیەکی، یعنی تەوەڕووم یەکێ لە مهمترین فاکتۆرهای اقتصادی کەڵانە. اقتصادی کەڵان چواردانە فاکتۆری ئەساسی هەیە، دانیکیان تەوەڕوومە و فاکتۆری یعنی ئەم فاکتۆرە مهمەی اقتصادی کەڵان پێویستی بە سیاسەتی دروست هەیە، سیاسەتی درستی پوڵی، سیاسەتی درستی بودجەی دەوڵات، سیاسەتی درستی ماڵی، سیاسەتی درستی ماڵیاتی و سیاسەتی درستی دەوڵەت بۆ مەسەلەی سەرمایە گوزاری. ئەمانە ئەتوانن تەسیری جدی بکەنە سەر مەسەلەی تەوەڕووم و ئەم تەوەڕوومە کۆنتڕۆڵ بکەن و بیهێرنە خوار و بیگەێن ئەو سەتحەی کە ئەوڕۆ قسەمان لەسەر کرد کە بێ بە تەوەڕوومێکی نۆرماڵی 2% 3% کە بۆ اقتصاد پێویستە. بەڵام ئەبینین کە ئەمە متاسفانە لە سیاسەتهای دەوڵەتی ئێرانە بە تایبەت وجودی نییە و ئێمە لەگەڵ ئەم تەوەڕوومە دوو ڕەقەمیەوە کە لانەکە بەرەوە ڕاکە حتا بێ بە 3 ڕەقەمی. مەسەلەن ئێوەگەرەوە تمشای تحقیقێکی دانشگایەکی ئەمریکا بکەن، دانشگایەکە لە واشنگتۆن کردیەتی، بە پێی ئەو ئامار ڕقەمەکە دانشگا دەرحاڵ کۆی کردەوە، ئەو
بۆ چوونەکەی ئەوەیە پێژێ تەوەڕمی ئێران شتێکە لە حەدی 120% دەرهامزمەیە کە ئەمە شتێکە کە لەلای شێوی شاری پێ بکرێ کە حتا دێک نەزەریان وایە کە تەوەڕمی ئێران تەنها 2 ڕقەمی نییە 3 ڕقەمیە و ئەمە شتێکی زۆر جددیە شتێکی زۆر ماڵوێرانکەرە بەڕاستیش لێرە تاکە فەرد زۆر بەداخەوە ناتوانێت نەقشێک و جایگایەکی تایبەتی یا دەورێکی تایبەتی لەما بگێڕێ مەگەر ئەوەی کە واقعاً ئەم خەڵکە بە کۆمەڵ فکرێکی جددی بکەنەوە بۆ خۆیان بۆی کە بتوانن ئەم مەسەلە کۆنتڕۆڵ بکەن. زۆر چاکە دکتۆر مەعتەسەم زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامە. من کاتم زۆر نەماوە بەڵام ئەگەر قسەیەکم ماوە کە باسی لێ نەکرا بێت هەن لە خزمەتە. وەڵا قسەیەکی تایبەتی نەماوە بەڵام دەرحاڵ مەسلەی تەوەڕووم واقعاً مەسلەیەکی زۆر زۆر جددیە لەگەڵ ژیانی ڕۆژمەڕەی خەڵکە. ئەم مەسەلە یعنی شتێکە مربوطێتەوە بە ژیانی ڕۆژمەڕەی خەڵک و بەڕاستیش ئەم مەسەلە مەسلەیەکی ئاوا جددیە کە تۆ لەلایەکۆ کارن نەبێ و لەلایەکی تریشۆ ئەم میزان پۆڵەکە هەلە گیفان تا هەرچی ڕۆژە ئەرزشەکەی بێتە خوارەوە و قودرەتی خەریدت بێتە خوارەوە. ئەمە بەڕاستی فاجعەیەکی گەورەیە لە ئابووری هەر وڵاتێکە ئەگەر بێتە بەرەوە. بەداخەوە خەڵکی ئێران بەگشتی لەگەڵ ئەما ڕووبەڕوون و ئەمە ئەبێت فکرێکی جددی بۆ بکرێتەوە فکرێکی جددی بۆ نەکرێتەوە باعثی وا بێ کە خەڵکێکی زۆرتر لە واقع فشاریان بۆ بێت و بچنە ژێر ئەم خەتی فەقرەوە کە ئەوڕۆکانە لە ئێرانە وجودی هەیە. زۆر سپاس دکتۆر مەعتەسەم بۆ بەشداری لەو بەرنامەیەدا. بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەتە خوازم.